لسورة فاطرة آياتي بسهاش خواه تعالى فرمي إنما يخشى الله من عباده العلماء إن الله عزيز غفور. إنما يخشى الله من عباده العلماء، يعني إنما يخشى العلماء حقيقة الخشية من الله تعالى. معنى آية كواي چونك مفعولك بيشي فاعلك كوتوا براستقيني، بس علماء كان وزانا كان وكو حقيقة وكو خوي لخوا اترسن، چونك اوان بجواني خوا اناسن لبر اوان لهموك الزياتر لخوا اترسن. نك اما تنها براينا اما تنها علماء دين ناقريتوا بتنيا، حتى علماء دنياش كتابك هي وابزانم كراوة كرديش الله يتجلى في عصر العلم، يعني بل 6 سال زياتر او كتابم خويندوتوا مقابلەیەکە وەکو چۆن بڵێ لەگەڵ کۆمەڵە زانایەکە هەر یەکێ لە بواری خۆی، ئەوەی لە بواری فیزیا، ئەوەی لە بواری ماتماتیک و ڕاضیات، ئەوەی لە بواری کیمیا، ئەوەی لە بواری ئەحیا، هەر یەکێک و لە بوارێکە کۆمەڵێ زانان پرسیاریان لێەکە ئەو کەسێک کە ئەم کتێبەی نووسێتەوە، پرسیاریان لێەکە ئایا تۆ چۆن خوا ئەناسی بەو علمەی کە هەتە چۆن خوامان پێ ئەناسێنی؟ جا ئەویش هەر یەکێک لەو زانایانە باسی گەورەی خوا ئەکا بەو علمەی کە هەیەتی. نصیحەتی هەموو گەنجانەکەم بتوانن ئەو کتێبەیان دەستکەوێ بیخوێننەوە. خدا زیاتر لە سەردەمی زانستا دەرئەکەوێ، معنای کتێبەکە ئاواتانێ الله يتجلى في عصر العلم. گەنجی ئێوارە پرسیارەکە ئەڵێ مامۆستا گەنجێک کتێبێکی فڵانی خوێندۆتەوە، کابرایەکە یعنی یەکێ لە سەرکردە جیهانیەکانە کە ئێستا مردووە، لە دوای ئەو کتێبەوە ئەڵێ من خوا ناناسم، من دینم دینی فڵان لایەنە، چۆن ئەمە خوای پێ بناسێنی؟ ئێ بەڵێ تۆ بۆ خۆ دانیشتوێتی کتێبی غەیری دینی ئیسلام، غەیری بەرنامەی خوا بخوێنیتەوە، کتێبی ئەوانەی کەس گومڕا بوون سەریان لێ شێوە بخوێنیتەوە، کتێبی خوا و بەرنامەی خوا و ئەوەی باسی خوا ئەکا نەیخوێنیتەوە بۆ خۆت بیخەیتە لا ئەی طەبعەن گومڕا ئەبێ سەری لێ تێکە چێ. ئەسڵەن من نەسیحەتی ئەو برایەوە هەموو برایەکەکەم ئەو جۆرە کەسانە هەر نزیکیانیش مەکەونەوە، لەبەرەوەی ئەو بەدوای حەقا ناگەڕێ، ئەو ئەیەوێ شوێنی نەحەق بکەوێ. بەس فەرموو بڕۆ سەدەها و هەزارەها کتێب هەیە باسی گەورەی خوا و عەزەمەتی خوا و بوونی خوا و ضرورەتی بوونی خواشمان بۆ ئەکا، بڕۆ ئەوانە بخوێنەوە دوایی بێ بەراوردێ بکە لە بەینی کتێبی ئەو نەفام و جاهیلانە لەگەڵ کتێبەکەی خوایە. دەی ببینە بزان فەرقەکە چەند زۆرە، وەکو ئاسمان و ڕێسمان وایە. ئەمەیە برای بەڕێزەکانم، ئەمەیە کێشەی ئەمڕۆی گەنجی تازە پێگەیشتووی کورد. گەنجی ئێمە لە دینی خوا هیچ نازانێ و ناشگەڕێت تا شارەزا ببێ خوا بناسێ، پێغەمبەرەکەی بناسێ، قورئانەکەی خوا بناسێ، ناگەڕێ. بەڵام ئەڕوا دەست ئەبا بۆ هەموو کوڵاژدم و مارێک ئەیهێنێت ئەی خوێنێتەوە هاچی گومانی پیسێ لە مێشکا دروسە بێ، و ئەمیشیت شارەزایەکی نییە لە ئیسلام، هیچ نازانێ. ئەو گومانانە شاتە ناو مێشکی کەوا بۆ ئیتر ئەبێتە بێدین و نوێژ ناکا و دەسەکا بەو شات و پاتیە کە خۆی ئێڵێ، چونکە هیچ لە ئیسلام تێ نەگەیشتووە، هیچ لەوانەشە هات بێ بۆ مزگەوت، لەوانەشە نوێژیشی کرد بێ، ڕۆژوشی گرت بێ، بەڵام لە ئیسلام تێ نەگەشتووە. ئامادە نییە لە کاتەکانی خۆی ئەو لەو 5 سەعاتەی کە لەسەر فەیسبوک و تیکتوک و نازانم ئەو هەموو بەرنامانەی کە بەدوایە ئەگەڕێ و سەیرێکە، لەو 5 سەعاتە 1 سەعاتێک لە ڕۆژێکە ئامادەکە بۆ تێگەیشتن لە دینەکەی خوا بگەڕێت، پرسیار لە مامۆسایان بکە، لە زاناکان بکە، لە شارەزایان بکە، لە بانخوازان بکە، بڵێت چی شتێک چی کتێبێ بخوێنمەوە، من هەندێک گومان لە دڵما هەیە
یەک دوو سێ چی بخوێنمەوە تا شارەزاییم هەبێ ئەو گومانانە بڕوێنێتەوە ئەمە ناکات بۆیە سەر لێ شێواو دەرەچێ بۆیە ئەگەر ببینی گەنجێک بوو بە مولحید لە ئەسڵا مسلمان بۆ ئێستا هەڵگەڕاوەتەوە نا من واناڵێم من ئەڵێم هیچ کەسێک نییە لە ئیسلام تێگەیشت بێ هەڵبگەڕێتەوە من ئەڵێم هیچ کەسێک نییە ئەم قسە کە ئەیکەم تەحەدایە یەک کەسێکم بۆ بێنن لەسەر ڕووی زەویە لە ئیسلام تێگەیشت بێ دوایی هەڵگەڕابێتەوە ڕۆیشت بێ بوو بێت بە مولحید و بە بێدین و بە کافر و بە نازانم ئەم و ئەو والله لەتی بکەن کوتی بکەن بیهانجێنن ئەوە بیدەن لە مەکینە و بیکەن بە قیمە هەڵاگەڕێتەوە لە دینەکەی خوا لەوانەیە وەکو لە حاڵەتی ترسایان ئەمانە تۆزێ خۆی هین کاو هەتا لە ئەو نەجاتێ بێ و دوای ئەڵێ من دڵم حەساوە ئەو جۆرە کەسانەش هەیە بەرگەی هەندێ ناڕەحەتی ناگرن بەڵام هەر دڵی ساغە چونکە لە ئیسلام تێگەیشتووە لە ئیسلام تێگەیشتووە جا ئەمە مەسئلەیەکی زۆر گرنگە براینە ئێمە بە قەدەر علمەکەمان خوا خۆشمانی ئەوێ بە قەدەری ئەو زانستەی کە وەری ئەگرین دامەزراو ئەبین لەسەر دینداریەتەکەمان ئاگاتان لێ بێ بە بێ زانست تۆ ناتوانی دینداریەتێکی مەزبوط بکەی بە بێ زانست ناتوانی ئەو فرمێسکە بڕێژی کە خوا ئەیەوێ لەوانەیە لە تەراوی حاو لە لەیلەتول القەدرا و لە دوعای لەیلەتول القەدرا بێیتە گریان دڵت کوڵ هەب بێنێ بێیتە گریان بەس ئەگەر تۆزێک ورد ببیتەوە ئەو گریانە نەزانانە کە ئەگریت ئەو گریانە نییە کە خوا ئەفەرمێ لەوانەیە بۆچی بگری لەوانەیە لە کاتی دوعاکانە مامۆسا بڵێ دوعا بۆ مردوەکان کە تۆش دایکت تازە مردووە باوکت تازە مردووە برایەکت تازە مردووە لە کاتە ئەو بێتە بیرت و کوڵ بتگرێ بگیری لەوانەیە گریانەکە بۆ ئەوە بێ بۆ ناسینی خوا نەبێ ئەگینا بۆچی ئەو خەڵکە قورئانیان بۆ ئەخوێنرێتەوە ناگرین بەس کاتێ دوعاکە ئەخوێندێ ئەڵێ خوایە ڕزقمان زیاکە گشتی دەسەکا بە گریان بۆ ڕزقەکە ئەگری چونکە ئەمە عەبد الدینارە بابێ بۆ مەزگەوتیش لە ئیسلام تێ نەگەشتووە لە گەورەی خوا تێ نەگەشتووە ماوێتی جا ئێمە ئەگەر وابین ئەبێ بینە خۆمانە ئەبێ زیاتر شارەزا پەیاکەین ئەبێ ئەو کاتانەی بە ئەخبار و بە ئەم کەناڵەکە ئەو کەناڵەکە ئەیکوژین بڕۆینە سەر ئەو کەناڵ و ڕادیویانەی کە لە ئیسلام تێمانەگەێنن ئێمە زۆر فەقیرین زۆر پێویستمان بە دین هەیە بە شارەزابوون لە دین هەیە ئەگینا بەخوا براینە بەیانی مناڵەکانیشمان لە دەست دەرەچێ تۆ نەشارەزابی لە دینی ئیسلام مناڵەکەتیش لە دەست دەرەچێ چونکە جوابت نییە بۆ مناڵەکەت جوابت نییە بۆ براک بچکەکەت جوابت نییە